ڕەوەند وەک هەر ڕۆژێکی تری ڕۆژانی کەرەنتین خەریکی وێنەکێشانە لە ژووری کارەکەیدا. ئەو شێوەکارێکی شاری سلێمانیە و لە سەردەمی کۆرۆنادا ساتەکانی بە وێنەکێشان بەسەر دەبات. وێنەکێشان بۆ هەر هونەرمەندێک ئەزموونێکی تایبەت بەخۆیەتی، بۆ ڕەوەند کردنەوەی گرێدەرونیەکانیەتی. من هونەر کاتێکە هونەرەکەم ئەوەنەی کێشەیەکی دەرونیە، کردنەوەی گرێکی دەرونیە لە ناخی خۆما بە تابلۆیەک دەریێبڕی، هیچی ئەوەنە مەسەلەی تەکنیک و ئەوانە نی، ینی ئەوانە بن بە وەسیلەیەک بۆی کە ئیشەکە بەرهەم بێ. لە ئیشە واقعیەکانیشە هەر ینی بوعدی تەعبیریەتی تایە، بۆ نمونە هەڵبژاردننی ئەو مۆدێلانە، ئەو هەتا سلایڤەکان، شتە بێجانەکان ئەوانن کە خەیاڵێکیان لا دروستکردن بۆ ئیشکردن اینجا هەڵم بژاردون، ینی نەکتەنها لەبەر جوانی مەسەلەن کە وێنەی سێوێک کێشراوە هەر لەبەرەوە نییە کە ئەمە جوانە. کە کاتێکدا ئەبڕێ وردە وردە هەستەکەی هەست بە نەمانی خۆتەکەی، هەست بە کاڵبوونەوەی خۆتەکەی، هەست بە غەریبیەکەی لە ناو خەڵکا و بەس کاتێکە خەریکی تابلۆیەکەم یا بەرهەمێکی تازەم دروستە بێ، هەستەکەم تازەی کردومەتەوانێ، ینی خۆمی تیا ئەبینمەوە جارێکی تر، هەتا زۆرێ لە متمانە ئەوەش ینی ئەگەم ئەو مەرحەلەی جاری وایە گومان لە بوونی خۆش دەکەی، زۆر جار ئینسانە گاتە ئەو حاڵەتانە، بەڵام وێنەکان دیسانەوە تازە مەکەنەوانە. ڕەوەند نەبەستراوەتەوە بە شێواز و ستایلێکی تایبەت، تەنانەت کاتێک کە پۆرترێتیش دەکێشێت خۆی بە نزیکتر دەزانێت لێیە وەک لە کەسایەتیەکان. لە ئیشەکانی منە بۆن ئەمە ماوەی پۆرترێتەکانم زۆرن، ینی هەتا پۆرترێتی کەسایەتیەکانیش ئەوەنەی لە خودی خۆمەوە نزیکە، ئەوە لەو کەسەوە نزیک نییە کە بەڕووکەش لە خۆیە چێت، با بڵێن فۆرمی کەسێکی ترە، بەڵام لە ڕووی تەکنیک و ئەو ئەحساسی کە ئیشی پێکراوە و ئەوانە زیاتر لە خۆمەچن، هەموو ئیشەکان بەشێکن لە ناخی خۆم. ئەگەر دیقەتی فەنانەکانی دوای شۆڕشی فەڕەنسیوانە بێ، هەمووی گەڕاونەتەوە بۆ ئەوەی کە دەربڕینی ناخی خۆیانە، شتنیەکان بوون بە با بڵێن ئیشی هەموو فەنانەکان ئیشی فەردانیەت بووەتەوانێ، هەمووی باز لە کێشە و مەعاناتی خۆیەکە، بەڵام لە کۆنا بۆ شێوەیە نەبووە، ئیش بۆ شێوەکارەکان هەڵبژێراوە و حەدەسەکان گێڕانەوەی مێژوویی بوون، یا مەسەلەن کەسایەتیەکی دیار بووە لە وێنە کێشاون، بەڵام لەم سەردەمایە زیاتر کەشفکردنی ناوی ئینسانەکانە. ڕەوەند دەچووی ساڵی 2010 پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانیە و وێنەکێشانی کردووە بە کاری ڕۆژانەی لە سەردەمی کۆرۆنادا. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، سلێمانی.